اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك، لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. صلى الله وسلم على خاتم الأنبياء والمرسلين وحبيب رب العالمين محمد وآله وصحبه أجمعين. برخصة ما مستخوش ويستو برزانا خون بپی خوشحال زانم اوشو لخدمت جنابتان لو أمسية مباركة لو إيوار كورا خواهی گەورە هەموو لایەک موفق بکە هاتنتان ئینشاءڵڵا جێگەی بەرەکەتە. ئەمەوێ بە جەنابتان ڕابگەێنم بزانین ئەو ئومەتە جوانە، ئەو ئومەتە بەهیمەتە، ئەو ئومەتە گەورەیە کە دەیبینن ملیارێک و 600-700 ملیۆن کەسە وها لە بەردەستی هەندێک خەڵکی گچکە و بچووک و بێ ئیمان و بێ باوەڕ بچووک دێتە پێشچاوان سەبەبی چییە و چۆن هەڵدەستێتەوە. هەتا ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دەستی بە قورئانە گەورەکەی خۆی وەگرتبوو، دەستی بە کەلامی خوا وەگرتبوو، دەستی بە سنەتی پێغەمبەری خوا وەگرتبوو صلی الله عليه وسلم. لە یەکەیەکەی ئەو قۆناغانەی کە بەسەری داهاتی ئەو نەکسانەی بەسەریان داهاتیە هەمووی هەتا دەستی پێوەگرتبوو بەرز بووە کە نەکسێک هاتۆتە پێش هەمووی سەبەبی ئەوە بووە کە دەستیان لە قورئانی پیرۆز بەرداوە یان بەطیء بوون، سست بوون لە دینداری خۆیان. بۆیە وەک پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ڕۆژێک دادێ ئێوە وەکو قسعەیەک و خواردنێکتان لێدێ، خەڵک دەورەتان لێدا، وەکو خواردنی بەردەم خەڵکێکی برسیتان لێدێ، خەڵک لە هەموو لایەن ڕووتان تێدەکا. جا ئەوەیە شەرحی حەدیثەکە یەکێک ماڵت دەبا، یەکێک نەوتت دەبا، یەکێک دین و ئیمانت دەبا، هەر یەکە شتی خۆی دەبا، ئەوەی لۆی هاتیە. ئێمە وەکو مسلمان وەکو تاک شەخصی خۆمان یەکیەکە، وەکو عائیلە، وەکو حیزب، وەکو جەماعات، وەکو خێزان، وەکو گەورەتر وەکو حکوومەت، وەکو دەسەڵات، وەکو قارە، هەر کاتەچی مسلمانان لە هەر شوێنێکی کۆبوونەوە، جا یەک مسلمان بێ یان سێ مسلمان بن یان زۆر بن، هەر کاتێکی دەستیان لە دینی خوای گەورە بەردا عیزەت لەدەستدەن. کە عیزەتت لەدەستدا وردە وردە بێ عیزەت دەبی، بێ هیممەت دەبی، ضعیف دەبی. جا ئەوەت بەسەر دێکە ئێستا دەیبینین. جا خۆشەویستان و بەڕێزانم، ئەو زانیمان ئەبینین ئومەت لەو پەڕی ناخۆشیدا، لەو پەڕی عاجزیدا، لەو پەڕی بێهیممەتیدا ئێستاکە. بزانین چۆن ئەو ئومەتە جارێکی دیکە هەڵدەستێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منهم. بۆیە باسی ئەو مەوضوعی دەکەم. ئەو مەوضوع هەمومانە، ئەو باسە باسی خەمی هەمومانە. ئەگەر ئەوە چارەسەر بوو هەموو شتێک چارەسەر دەبێت. یەکێک دەچێتە لای دکتۆری دەڵێ دکتۆر تام لێ و سرم دێشی و قەڵبم دەلەرزی و بێتاقەتم و چۆکەکانم دێشن و ناتوانم بڕۆم. ئەگەر بچێتە لای مەعاون طبیەکی بەڕێز کەم خیبڕەی هەبێ مەعاون طبیەکە دەرێ باشە ئەو شروع ئەگە گچکەبی دەڵێ ئەو شروع لە بۆ تایە، ئەوەش پارەستۆڵە. ئەگەر دکتۆرێک یعنی هیچ گەورەش بدەێ ئەو پارەستۆلە لە بۆ ئەوەکە ئەوەش حەبە لە بۆ تایە، ئەوەش حەبە لە بۆی سەر و دڵ تێک نەچی، ئەوەش بڕێک مقەویە و تۆزێک بڕۆی. ئەوە چی عیلاج نییەوە. عیلاج ئەوەیە بزانی دکتۆری ئەخسایی پسپۆڕ یەکسەر تەماشەت دەکات، دەڵێ کوێت دێشی، تەماشەت دەکات تا هەبوون جسم لەرزین، سەرسوڕان، ئەوانە خۆ نەخۆشینینە، ئەوانە گڵۆپن وەکو سیارێکە گڵۆپەک پێبوو لە ناو مەچینی مشکلێک هەیە، دەلالەتە و ئینسانە نەخۆشە. ئومەتی ئیسلامی ئەوە مشکلە نیە لەوێ نەفتی لە دەستداوە، ئەوە مشکلە نیە لەوێ هەموو حدودی درۆی لۆ دیاری کراوە دوو لە ڕووتان. ئەوە مشکلەی بزانین مشکلە ئەساسیەکەی چییە؟ مشکلە ئەساسیەکەی مسلمانان لە هەموو دنیاە بێشوانەتیە. مسلمان شوانیان نەماوە. چۆن کەسێک گورچیلەی تەواو نەبی دکتۆر هەر موسەکیناتی بدەتێت تا گورچیلەکەی دەڕزی. ئینسانی مسلمان دەبێت خەمی ئیسلامی هەبێ، دەبێت خەمی عائیلەی خۆت بخۆی بزانی خەلەلەکە لە کوێ پەیدا بووە کە تەماشای حەلەقاتی تورکی و دۆبڵاس کراوەکەن. مەسەلەکەوە نییە، مشکلەوە نیە تەلەڤیزیۆنی بشێنی فڕەدەی بیکوژینی، ئەوە مشکلە نیە، ئەو عەقیدەی تێک چۆ دەبی عەقیدەکەی چارەسەر بکەیت. کاتێک دەبینی کوڕەکەت نوێژی بەیانی ناکە و تەرکە نوێژی تەرکردووە، من دەیناسم 10 ساڵە یەک نوێژیشی لە مزگەوتی جومعی نەچووە، زۆر ملتەزیمیشە، هەموو شەوێ سوورەتی واقعەش دەخوێنی، زۆر بەدینیشە دەڵێ نوێژی سبەینان بە تەرکە ناکەم. بۆ ناکەی؟ دەڵێ وڵاتە سعات 2-3 شەوێ ناخەوم، دوای هەڵناستمەوە. ئەی کەنجی دەکەوە لەگە سەلات الضوحای نوێژەکەم.
يعني صلاة الضحى شكا إيوه كا صلاة الضحى قبولة نوێژی بەیانی نەکەی ئەوە کەنجی دینداریەت نوێژی بەیانی تەرکەی کەواتە ئەوە خەلەلێک لە عەقیدە و بیر و باوەڕی و ئینسانەی دروست بووە تێنەگەیشتە لە دینی خوای گەورە دەبێت تێی بگەینی کەواتە خۆشەویستان و بەڕێزانم حاڵی ئومەت تەماشای ئەو شتانەکە یەکەم ئەغلبی لاجئینی عالم ئێستا هەرچی لاجئ هەیە کە داوای لجوئی سیاسی لەو دەوڵەتانەکەن ئەوانەی ئاوارە و پەناهەندە و هەڵدێن لە 170 مسلمانن یعنی زۆربەی زۆری مسلمانە هەڵدێ لە وڵاتی خۆی هەڵدێ سبب چییە خەڵک لۆ لە وڵاتی مسلمانان هەڵدێ لەبەرەوەی وڵاتی مسلمانانیان کردۆتە دۆزەخێک کردۆتیانە برسیستانێک کردۆتیانە شوێ جەنگڵستانێک ژیانی تێدا نەماوە ژیان تێدا ئەستەما کەسێک لە ڕوحی خۆی ئەمین نەبی کەسێک نانی نەبی بخوا کەسێک جسمی ساغ نەبی کەسێک پارەی دا و دەرمانی پێ نەبی دەبێت ڕاکە دەبێت بە دوای ناندا بگەڕێ بە دوای عەدالەتدا بگەڕێ بە دوای شتیوادا بگەڕێ جا مەجبورن ئەوانە داوای لجوئی سیاسی لە دەوڵەتانەکەن حتا دەژبینن پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أنا بريء ممن يقيم بين المشركين ئەمن بەریمە لەو کەسێ دەچێتە ناو مشریکان دەژی ئەگەر لۆ علمی دەچی قەیدی ناکە ئەگەر لە بۆ کەسابەتێکی ماوەیەکی دەچی لە بۆ تیجارەتێکی قەی ناکە ئەگەر لە بۆ داوە بانگەوازی دەچی قەی ناکە ئەوانە عولەما و شروطانیان دانێن ئەگینا ئەتوو بچی ژیانێکی ئەتیادی لە ئەوروپای بێسەرێ ئەوە دۆخێکی زۆر ناتەندروستە بە نسبەت مسلمانان بەجێهێشتنی وڵاتی خۆت لە بۆ کەسانێکی کە لێ نەگەڕێن تێیدا بژی ئەوە زۆر موسیبەتێکی گەورەیە ئەو خوێنەی بەحری خوێن ڕژاوە لە وڵاتانی مسلمانان بەحرەکانی دنیا و دەریاکانی دنیا پڕبوون لەو خەڵکانێکەوە ئەڕۆن هاواریان لێ هەڵەستێ و تەلەفۆن بۆ ماڵەوەکەن دەڵێن خوا حافزگردنمان ئازاکەنەوە مردین و نەخۆم بین و هەروەها ماڵی مسلمانان هەموو دزرا لە دنیای خۆی شوێنێک لە ئەفریقای دەوڵەمەندترینە لەبەر زێڕی ئەو هەموو زێڕە چی لێ هات لە هەموو شوێنان برسیترن کەچی زێر لە هەموو شوێنان لەوێ زیاترە ئێمە لە هەموو شوێنان زیاتر بێنەوتین کەچی نەوت لە دەرەجەیەکی وڵاتانەی کە نەوتیان هەیە و هەروەها کارەساتێکی دیکە بەڕێوەی ئەویش لێک هەڵوەشانەوەی خێزانەکان بڕۆ بەس تەماشای مەحکەمەیکە پیاوی وایە 22 ساڵە خێزان ماڵ و خێزانی پێکەوە ناوە ئێستا لە دەرگەی مەحکەمەینەوە خەریکی ژن تەلاقدانی منداڵەکانیان لە کۆلێژە باڵاکانن طب و هەندەسەن بۆچی ئەوانە پاش 22 ساڵ دەچن خەریکی تەلاقدان و یەکتری تەلاقدان و لێکدی جودابوونەوەن ئیوا هەیە تەمەنی 56 ساڵە دەستیژنی خۆی تەلاقەدا تەلاق ئێستا ڕێژەی تەلاق لە مارەکردنی زیاتر بۆ لە مەحکەمەکان پۆلیسێکە بینی ئەوەن دەخوای پێوەچەوە هەموو تەلاقە ئەدی کوا مارەکردن دەرەوە لە مارەکردن لەو دووسێ کەسانە ژنی مارەکەن ئەو کارەساتێکی گەورەی هەڵوەشانەوەی ئەو خێزانانەی بناغی دینداری لە ناو خێزانی دروستە بێ ئەگەر خێزان نەما دینداری ناکرێت ئەتۆ نەچێ ماڵێ شوێنێک نەبی ئیسراحەتێدا بکەی نانی بخۆی قورئانە فەرمی لتەسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون ژن نەما خێزان نەما ئەگەر ژن نەبوو ماڵ نابێ منداڵ نابێ میوان نابێ سەکینەت نابێ دڵ ئارامی نابێ ئینسان بە دۆخێکیدا تێدەپەڕێ دەبێ ئەویش سەری خۆی هەڵگری بڕوە لەو شوێنەی کەواتە ئەوش موسیبەتێکی دیکە موسیبەتێکی دیکە کاتێک ئەو خەڵکێ بینی لە دینی خوای دوورەکەوێتەوە کوڕ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی کچ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی ژنی بە مێرد حاشە لە ڕووی ئەو خشکە بەڕێزانەمان خەریکی تەلەفۆنە پیاوی بەژن خەریکی تەلەفۆن و تەلەفۆنکاری و نامە و نامەکاریە ئەو کارە ساتێکی زۆر گەورەی ئەوە کەوتوتە ناو ئەو میلەتەی یعنی یەکەم جار کە ئەو مێسنجەرە پەیدا بوو گوتەنەوە فریە خەڵکێک بە فری لە خەتا گوتیان ئەمریکا ئەو مێسنجەرەی لە حیسابی خۆی کردوتە فریلەوە چەند دەوڵەتێکی فەقیر یعنی ئەوە هێندە بەڕەحمن ئەتۆ لێرە ڕحت بچێشی لەو لاش مێسنجەرت لۆ فری بکە ئەگە مەبەستیەوە نەبی عائیلەکان هەڵبوەشێنەوە خەڵک غەریب بۆ لە وڵاتی خۆی خەڵک لێرە هەستێکی خەڵکی ئێرە نییە خەڵکانێکی کە خەڵکی ئێرەن بڕۆ تەماشای مەطعەمی گەورە گەورە و زەخمداندان لێ دەپێچێ و خەڵکێکی غەریبە لە وڵاتان هاتوو لێرە مەطعەمی داناوە لێرە فندقی داناوە لێرە بەنزیخانەی داناوە لێرە ئیشەکە ئەتوو لێرە غەریبی دەبێت بچیشتی لەوی بکڕی ئەوەش کارە ساتێکی دیکە و هەروەها تیجارەت لە دنیا لە عەلاگەی بگرە هەتا گەتە کانزا بە نرخەکان مس و سفر و ئەلمنیۆم و فلان و بێن هەمووی گران بووە هەموو شتیان گران کرد لۆی ئەو میلەتە زۆر مەجبوری فرۆشتنی زۆر شتی بە بەها بێ لە لای خۆی لە پێناو پەیداکردنی پارەی وەک چۆن ئێستا لە سین کەسێکی دەبینی کە بۆ 17 ساڵ دەبێت دەربکرێ لە ماڵێک کوڕیان کچی یەک منداڵیان ئەویش دەردەکەن لە ماڵ دەربڕ لە خۆت بەخێوکە دەبێ یان ئیبداعێکی بکە یان دەبێ هەموو تەنازولێکی بکەی لە ژیانی خۆتە تا نانێکی پەیدا دەکەی بەس نانی بخۆی والعیاذ بالله کەرامەتی گەنجە کوڕ و کچەکانمان
يعني خەریکە کەرامەتیان دەبێتە شتێکی حاشا یعنی هەرزان لەسەر تەلەڤیزیۆنەکان ئەو هەموو ئافرەتە دێ بە کوردی قسەیەکە قسەی بێسەروبەرەکە ئەو کوڕانە قساکەن دژمناتی دینی خوای گەوراکەن یعنی شەرەف و کەرامەت خەریکە و وردە وردە هەرزانە بێ لە پێشچاوی خەڵکی وەالعیاذ بالله و هەروەها سزنەکان بەس تەماشای سزنەکان کە تەحەداکەم سزنێکە بی خەڵکەشی تێدا نەبی لەسەر دینی خوای نەگیرا بێ هەر هەموو سزنەکان خەڵکی تێدا لەسەر دینی خوای گەورە گیراوە ئەوە وتارێکی توندی داوە ئەو وەڵا شتێکی کردووە ئەوە تۆمێکی پێکراوە یعنی هەرچی سجووناتە سجوونە هەرچی سجوونی دنیا هەیە لەو ڕۆژانە کارەساتێکم دیت لە میسر پیاوێکی بە تەمەنی 89 ساڵی یەک لە داعیەکانی ئیخوان المسلمین هەرچی حەبوو دەرمانە لێیان سندووە کابرایەکە ناتوانی قسان بکە بە سزمانی دەڵێ واللهی لە حاڵێکی دامە لە سزنێکی 1 مەتر بە 1 مەتر نە ئەمرم ناژیم تەمە ناکەم بەمرم لێرە بێمە دەرەوە ئێستا ئەو دقیقەی تێدا ئاژین ئێستا هەیە لە بەرنینەوەکەکانی هاوارەکە ئەگریێ ئیوا هەیە ئێستا کە بەدەیان ساڵە ون بووە و بزر بووە کەس نازانی هەلێکە شوێن بزر بووە یەک جێگاشی دیار نییە نەک لێرە لە هەموو دنیای خوای گەورە شتە هەیە ئەوانە کەوتنی ئومەتن بەڕاستی خۆشەویستان و بەڕێزانم و هەروەها لە هەمووشیان گەورەترین سجن گەورەترین ئەسیر بەیت المەقدسە بەیت المقدس قودس لە دەستی جوولەکەی گەورەترین سزنی مسلمانانە لە ڕۆحمان و لە گیانمان و لە عائیلەمان و لە وڵاتمان و لە هەموو دنیامان خۆشتر دەیە بەیت المقدس یەکەم قیبلەی مسلمانانە هەتا ئەوەش نەگەڕێتەوە بەردەستی مسلمانان بە حەیاتی خۆ ئیسلام مسلمان بە عیزەت نابنەوە ئەوانەی مؤرخ نووسیویانە لە ژیان لەوەتەی دنیا هەیە بەیت المقدس نەک پێش پێغەمبەری مەحمەد صلی الله علیه و سلم پێشی هەموو پێغەمبەران دیش لە پاش حەزرەتی نوحەوە بەیت المقدس لەوەتەی دروست کراوە زمانی سولەیمان و داود و ئانە سەلامی خوا لەسەر بێ لە دەستی چێ بوو بی ئەو سیادەی هەموو عالەمی لەبەردەستی بووە سبحان الله يعني هەر کاتێک بەیت المقدس لەبەردەستی چێ بوو ئەوە سیادەی هەموو عالەمی لەبەردەستە کەواتە حەرەمەین مەکە و مەدینە کەوتونەتە دەستی چێ کەوتونەتە دەستی کابرایەکی بە کەیفی خۆی ئێستا دوور لە ڕوتان چیشتی پیسی خراب و بێدینی هەیە دێنیتە ناو مەکە و مەدینەی ئەو مەلیکەی سعودی وەلی العهدی سعودی بە کەیفی خۆی ئەوە هەرچی عالمی باشی سعودی هەر هەموو لە سزنەیە هەرچی عالمی گەورەیە لە سعودیەی لە مەکە و مەدینە هەمووی لە هەموو شارەکان دیکە سعودیش هەر هەمویان ئیلا من ڕەحیمە ڕەبی یەکەی خوا ڕەحمی پێکردبی بەنەوعەچی بە تەویلەچی بە تەوریەچی و مامۆستازان تەوریەچیە بە ئەوچی ئیمامی شافعی و لە دەستی حکامان ڕزگار بوو بە تەوریەچی ئەگەر نا هەمووی لە سزنەکانیانە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم عیلات چییە؟ عیلات مامۆستا ئەتو بەمە دەرێ عیلات چییە هەندێک فەقیرن یەک لە باتاسێ هاتێک لە خەلیفان هاتێک لە دەوروبەری هاتیات و بەمە دەرێ عیلات چییە؟ عیلات ئەزانن لە دەستەمەیە بەڵێ لە قەدیم ئەو شۆڕشانەی لە کوردستانی کراینە تەماشایان کە بزانە پێشمەرگەکانیان خەڵکی چێ بووینە خەڵکی ناو شارەکان بووینە بەکێ کونەستەلەی گەورە بووینە نا هەموو خەڵکی گوندەکان بووینە هەموو دەوروبەری شارەکان بووینە هەموو چاکبوونی هەر وڵاتێکی لە گوندان دەست پێ دەکات ئەبەدەن لە شارە گەورەکان دەست پێ ناکات چونکە شارە گەورەکان ئەبەدەن مەسلحەتی خۆ بە هیچ نادەن کەواتە دەبێت خەڵکی گوندان خەڵکی بەهیمەت خەڵکی سەرما و گەرمادیتە یەکەمین شت بکەن تەوبە بکەن بگەڕێن و لای خوای گەورە تەوبەیەکی نەسوح لۆی خەڵک لەسەر دەستیوان بێتە سەر هیدات دەبێت ئەو ئەولادی خۆ بنێرنە خوێندنێ هەتاوەکو پیاوێکی چەلەنگ و زیرەک و مێرخواز و ڕێکوپێشان لێ دەرسی خزمەتی ئەو دینەی بکە و خزمەتی ئەو میلەتەی بکە هەرچی سەرۆکی ئەو وڵاتانە هەیە لە شەڕ ئەغلەبەی سەتانەوەتی ئیگوندانن هەمووی هاتینە لە گوندان هاتینە شاری دوایە کولیاتی قانون و کولیەکانیان تەواو کردووە ئەو جەبوونێتە پێشەوای خەڵکی کەواتە یەکەم عیلاج لە بۆ هەموو مسلمانان ئەوەیە تەوبەیەکی نەسوح بکەین و بگەڕێن و لای خوای گەورە ئەو ئومەتە ئەو کاتی هەردەستۆ سەرپێیان خەڵکێکی تۆبەکار هەلی بستینیتەوە خەڵکێکی تۆبەکار بچێتەوە مزگەوتەکان نەک خەڵکێک تەوبەی نەکرد بێهێشتە لەگە خوای خۆی ڕاست نەبێ بچێتە سەر مینبەرێ دینی خوای گەورەشی پێ بە عیزەت نەبی کەچی بەخۆشی زۆر خەلەلێکی گەورە هەبی و قورئانیش فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون بە عولەمای جوولەکان فەرمێ ئێوە ئەمر بە خەڵکەکەن کەچی بە خۆتان وێرانن
ئێوە لم تقولون ما لا تفعلون بۆچی قسەیەک دەکەن کەسی بە خۆتان جێبەجێ ناکەن كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون يعني أشد بغضا عند الله أن تقولوا ما لا تفعلون زۆر خدای گەورە لەوەی تو ڕئیس عائلێک جغارێ بەبەر زاری وەبری برێتە منداڵەکانی خۆ کوڕم جغارەی مەچێشن زۆر خوای گەورە لەو کەسانە تووڕێە باوک بە کەیفی خۆی بگەڕێ و بسوورێ لە دنیای لە دوشتی خراپ چاویشی لێبی ئەولادەکانیشتی خراپ نەکەن هەرچەندە ئەولاد دەبێت زۆر وریای خۆیان بن دینی خۆیان بە دینی بابی خۆشیان نەدەن بەڵام دەبێت قودوەی حەسەنە لە ماڵی هەبی خوای گەورە لە قودوەی حەسەنەمان حساب کە یا ڕەبی خوای گەورە لەبارەی تەوبەی ئەفەرمێ ئین ينتهوا يغفر لهم ما قد سلف ئەگەر واز بینن لە گوناه و تاوان خوای گەورە لە ڕابردوویان خۆش دەبی یەکەم ئیستیفادەی تەوبەی ئەوەیە ئازیزانم خدا لە گوناهی ڕابردووت خۆشە بێ بەڵکو یوبەدل الله سەیئاتهم حەسەنات چەند گوناهت کردی هەمووشت لەو بە چاکە حساب دەبێت لە هیچ دینێشەوە نییە ئەو دینانەی وەضعی و ئەو دینانەی ناویان لێ ناوە دین و بەرنامە و لە هیچ جێگایەکی ئەو نیە کابرا کە دانیشی واز بینی ڕابردوو خراپەکەی هەموو لەو بە چاکە حسابی لەکن خوای ئەرحەم الراحمین ئەوێ جەل جەلاله وئن یعودوا بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر گوناه و تاوانەکان وەکو قەومەکانی پێشان فقد مضت سنة الأولين بەڵێ ئەوەی پێشان بەسەر ئومەتەکان هات هەرچی نەخۆشی و ناخۆشی بەسەر ئێوەش دێت خوای گەورە دەرگای نەخۆشی و ناخۆشیتان لێ دەکاتەوە من أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ژیانێکی ناخۆش دەبەنە سەرێن مامۆستا سەعیدی نەوڕەسی دەڵێ پاشایەک هەبوو دوو باخچەی هەبوون دابوویە دوو کەسان بە ئیجار بانگی هەردووکانی کرد گوتی حەربەکی عالەمی بەڕێوەیە حەزەکەم ئەو دوو باخچانەم تەسلیم کەنەوە هەتا حەربەکە تەواو بی کە حەرب تەواو بوو لە خۆشتان میوەی لێ بخۆن کە حەرب تەواو بوو باخچەکەتان تەسلیمەکەمەوە و یەک و دیاری باشتان دەدەمێ کەیف خۆشتانە اختیاریە یەکیان گوتی ئەمن بخۆم باخچەی خۆم دەپارێزم حەربی عالەمی نارچیە هیچ تەسلیم ناکەمەوە ئەوەی جگوتی بەسەر چاوان حەرب دەستی پێکرد حەرب شەڕ لە شەڕی ناخۆشترینە لە دنیاە پەنا بە خوای گەورە وڵاتەمان پارێزی وڵاتی موسڵمانە لە شەڕ و حەربی بپارێزی کە حەرب هات هەرچی باخچەیە هەموو سەراو بن بووی و کابرای ئیدی کەش پاشا پاراستی و هەدیەکی باششی دایە بانگی کابرایت کەی کرد تیلۆچە ئەو باخچەیە تەسلیمی من نەکرد تو وەڵا ئاخر پێم وابوو پێمە پارێزرێوانە گوتی پێم نەگوتی پێت ناپارێزرێ و حەربە ئەوە شەڕە دەبینێ ئێستا دەبی جەزاشت بکەم جا دنیاش ئەو هایە خۆشەویستان دەڵێ ئەو دنیای حەربە دەبێ هەرچی هەیتت هەمووی تەسلیمی خوای گەورە بکەی لە کۆتاییدا خوا بە زیادەت وێداتەوە ئەو پارەی هەتا تەسلیمی خوای گەورەی کە بیکە خێر ئەوەی هەتا لەو دنیای ما عندكم ينفد وما عند الله باق دەڵێ و پاشاش تەشبیهەکە بە خوای گەورە جل جلاله ولله المثل الأعلى جا خۆشەویستان خوای گەورە لە قورئانێ فەرمی من عمل صالحا من ذكر أو أنثى هەر کەسێک لە ژن و لە پیاو هیچ فەرقی نییە عملی صالح بکە و تەوبەی بکە و بگەڕێتەوە لای خوای گەورە وهو مؤمن و باوەڕشی هەبی کە ئەو عملەی کە دەیکە خوا ئەجری دەداتەوە فلنحيينه حياة طيبة والله ژیانێکی هەن پاک و خاوێنیان پێ ئەدەم بۆ خۆشی نازانی ئەو خۆشیە و ئەو هەستکردن بە دڵ ئارامیە لە ماڵی لەکوێوە هاتیە ئەو ژن و پیاوەی لە مارێ حدودەکانی خوایە پارێزن لە حدودی خوای لا نادەن والله لە خۆشێکی دانە دڵیان نایە لە لای خەڵکی باس بکەن و داواکاریشم ئەو ژن و پیاوەی ژیانێکی بەختەوەری خۆشیانێ لە لای عالەمی باسی ژیانی خۆنەکەن لەبەر چاوزارن حتا لە شەریعەتی ئیسلام باش نییە خەونێکی خۆشی بینی لە بۆ خەڵکی بژێڕیەوە لەبەرەوەی خەڵک تەنانەت حەسادەت بە خەونەکەش دەبا جا خۆشەویستان هەتا کەنجی مبارەزەکردن شەڕکردن لەگە خوای والعیاذ بالله گوناهکردن شەڕە دەگە خوای والعیاذ بالله ئەتۆ کە گوناهان دەکەی عزەتی ئومەت لەدەست چووە بەواسطەی تۆ چکە ئەگەر ئەمە هەمومان ئیسلاح بووین ئێستا مە چەند کەسین لێرە مەسەلەن 300-400 کەس بین ئەو 300-400 کەسە لۆ کۆڕی دابێ کۆڕەکی دیکە هەبی لێرە مامۆستایەک بێ هەر یەکە یەک نەفەری لەگەر خۆ بینین چەند کەس دەبینە چەند دەبینە 800 ئەو 800ش ئیسلاح بین لۆ خوای بژین تەنها لۆ خوای ئیش بکەین یەک و یەک نەفەریت کە لەگەر خۆ بین نەبیتە 1600 وچی وتارەکانی شێخ عەبدولقادری گەیلانی لێ دێ لە 7 کەسان دەبیتە 7 لە 7 دەبیتە 700 لە 700 دەبیتە 700,000 هەتاوەی لێ دێ لە هیچ جێگاشی جێگامان نابێتەوە معقولە مەجلیسێکی علمی هەبی بە یەکێکی بڵێ حەزەکەم بچین دابنیشین مامۆستایەک ئاەتی قورئان و حەدیث پێغەمبەری خوێندە صلی الله علیه و سلم بڵێ وەڵڵی تاقەتم نییە ئەیخولە لۆ تاقەتم نییە لە هیچ شیکم نییە هیچیشی ناوێ بەس نایە شەیطان زەیەنە لەهم شەیطان و ئەعمالهم شەیطان لێ ناگەڕێەوە ئەگە پێشی بڵێ شەیطان لێت ناگەڕێ هەمان ئەو کەسە مانجی ڕەمەزانی پێ برێ دێ چکە شەیطان بەسرایتەوە مەڕەدەی شەیطان یعنی شەیطانی گەورەکان بەسراینەوە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم وەلەنەجزیەنەهم ئەجرەهم بئەحسەنی ما کانوا یعملون خوای گەورە فەرمی ئەجر و پاداشتیان ئەدەینەوە بە جوانترین شێوە دووهەمین حەل و عیلات لە بۆ هەستانەوەی ئەو ئومەتە کە لەمە ڕادەست پێ بکەوە ئەمە پێمەعنی بین نەک
بڵێ مامۆستا ئەتوو بڵێ دەبینەوەیمان هەبی لەوەی ئیسلام سەرکەویتەوە ئەو ئیشی مەنیە ئەمیش دەزانەوە ئیشی مەنیە گەنجێک زارە چات لە سۆران گەنجەک هاتەکەنە من 2-3 ساڵ پێش ئێستا گوتی پۆلیساری عەدادەیمە ئەتوانم ڕۆبۆتەشی دروست بکەم وەچی کەروێشی غار دەتەناو دژمنی بتەقیتەوە ئەتوانم ڕۆبۆتان دروست بکەم دروست کەم یان دروست نەکەم گوت بە قوربان دروست مەکە دوایە سبەینێ خۆتە فرۆشی بە ڕۆبۆتەوە پارێکی چاکەکەی و لۆ شتێکی کەشت بەکاردێنن جا شت لەمە دەست پێکە گەرمە هەبین ڕۆبۆتیش هابی نەوەویش هابی هەموو شتێک هابی بەس ئیمان هەبی چونکە ئەگەر نەوەوی کەتە دەستی کەسێکی بێ ئیمان گەورەترین کارە ساتە خوا پەنامان دەیا ڕەبی حەقە نەوەوی هەر لە دەستی عیمران خانی پاکستان و خەڵکانێکی ئیماندار بی لە ئەوەی خەڵک لێیان بترسێ نەک لە دەستی کەسێکی بی خەڵکی مسلمان پێ بدرسینی و فەقیر و فەقاری بێتاوان پێ بکوژی پەنا بەخوای گەورە دووهەمین شت کە ئیسلامی پێ هەڵەستێتەوە مسلمانی پێ هەڵەستن و العلم بأنواعها علم پێم عەجیبە کابرا هەیە 10 کوڕی هەیە 11 کوڕی هەیە ماشەڵڵا 12 کوڕی هەیە یا ڕەبی عومریان درێژ بێ لەسەر عەمەلی ساڵح ئەگەر تەکلیفی لێ بکەی بڵێ کوڕەشی خۆت بنێرە فەقیهاتی خوێندنێ مامۆستا وەڵڵاهی باش نییە کوڕی ببی تا عملی شارەوانی ڕێزی عملی شارەوان لەسەر ئەو چاوەی من ببیت لە ناو کۆڵانەکان زبری خاوین کە تۆ زۆر پێی باشترە لەوەی بیتە فەقیهەیەک ببیتە عالمێک سوبحان الله ئەدی ئەوە فێڵ نییە شەیتان لە توێکی لێ برای بەڕێزم خوا کەسێک بیستە سەر میبەرێ جێی پێغەمبەری ڕابۆسی صلی الله علیه وسلم پاش 5-6 ساڵان 5-6 ساڵە چاوت لە کوڕی خۆت بیت دەچێتە جێی پێغەمبەر ڕادەوە صلی الله علیه وسلم دەڵێ با بیتە هەموو شتێک بەس نەبیتە مەلا لەبەرچی کەواتەوە پشتکردنە لە عیلم دەبێ هەموو ماڵێک دەبێ هەموو کەسێک دەبێ هەموو کەسێک بیر لەوەی بکاتەوە خوا ئەولادی دایتە ئەولادی خۆ لەبەر خوێندنی شەرعی دابنێ ئەگەر خوێندنی شەرعیش بە قسمەت نەبوو لە مەجالەکانی دیکە محاولە بکە کوڕەکەت بیتە عالیم شارەزاب بی تێگەیشتی بی تەخەسوسێکی وەرگری ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی گەنجێکی جوانی دیت بە دەیگوت چ دەزانی چیشی دەزانی ئەگەر بیگوت با هیچ دەیگوت لەبەر چاوانم کەتی معقولە گەنجێکی صاحب چارشانەی گەنجی ڕێکپێک ئەو قووەتە جوانە هەبی هیچ نەزانی لە ژیان کەواتە خۆشەویستان و بەڕێزانم ئەگەر عیلم نەبوو حەضارەتێکی گەورەش دابمەزرێنی هیچ ئیستیفادەی نابی چێ دەزانین مەغۆلەکان چەند ساڵ حکمیان کرد هەموو قووەتی مەغۆلەکان 120 کوڕەی زەویان داگیر کرد لە 90 ساری حەضارەتەکان تێنەپەڕی لەبەرەوەی دۆستی عیلمی نەبوون دژمنی عیلمی بوون عولەمان نەبوون عولەمان نەکوشتن خەڵکیان نەکوشت بەس بگرەوە بکوژە بوو هەمووی نەگەیشتە قەڕنێکی وها لەباری یەک چوون هەر ئەسڵ و ئەساسیان نەما جا شتێکشتان پێ برێم هەر کەسێکش چاولەوام کە بە زەبر و قووەت بیەوێ بژی وها لەباری یەک دەتە دەرێ بە حەیاتی خۆی چاوی وەسەر کورسێکی ناکەوێتەوە بە حەیاتی خۆ ڕێز و احترامی لەناو کەسێکی نامینی زەبر و زەنگ چییە عیلم ئەساسە تۆ بە عیلم پێش بکەوی کەواتە مهندس يبني حجرا وأما المعلم يبني بشرا مهم ببيا معلم خلشي دروس كي بإذن إخوائي جورا ليش بيغمبر فرمي صلى الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه علم تون دستكوي علم أو جنز زوان أنا لو أنا ابن ما مستعمل بيم خوش أبو علي مودودي دانش تبو لمحاضرة ما مستقوتي خلشينا فكر وبير وباوري السلف الصالح بزرب ونما خۆزگە گەنجێک هەستا بە ئەو دینەی جوان زیندی کردباوە لە دڵی خۆی بڕیاردا گوتی بە ئیزنی خوای دەبێم ببمە ئەو کەسە دەستی پێکرد بۆ ئەو ئەبوو عەلای مەودودیە کتێبەکەی دانا الله يتجلى في عصر العلم ئێستا لە هەموو دنیا براوە کتێبەکانی ئەبوو عەلای مەودودی هەموو ئەوانەی شارەزانە بۆ مەدرسەیەک لە بۆ خەڵکی وەسەتی موسڵمانی ڕێکوپێک ئەوانەی بیانەوێ بخوێنن دەبێ سەفەر بکەن دەبێ هەست بە فەقیری بکەن دەبێ هەست بە برسێتی بکەن دەبێ نیوە شەوان نەخەون دەبێ هەندێک خەوی خۆ بە قوربانکەن دەبێ بگەڕێن بسوڕێن هەتا بنە پیاوی چاک و بنە پیاوی عالم کەواتە خۆشەویستان و بەڕێزانم مشکلەتی دیکەی مسلمانان ئەوێ مەجموعەی گەنجی جوان پەیدا بوون لە کرێت و دانیشتیات و هیچ هەست پێ ناکەی ئەتوی پێ کافری دڵوەرات و کافری جەوەرە باشە برای بەڕێزم ئەمە لەبەر کافرم دەرێ لەبەرەوەی مەثەلاً ئەتۆ ئەو سیفەتە هەیە دەورە برا بە دلیل پێم بسەلمینە ئەمن مادەم کافرم با بمە موسڵمان ئەمن یەک پرسیار لەو بەڕێزانە دەکەم کە دەڵێن خەڵکی بە ئاسانی کافر دەکەن نوێژە لە زۆر سەتەنۆتی مامۆستایان ناکەن دەڵێم یەک پرسیارە لێ دەکەم کافر بەس دەبیتە موسڵمان کافر بۆی دەبیتە موسڵمان بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله کابرەوە شادەی دینی ئەگەر شتێکیشی کردبی بەلای تۆ کوفر شادەی نا بۆ موسڵمان گەنجێک لە تورکیای مستەشاری سەرۆکوەزیرانی تورکیای جارێکی لە ئەستەمبول بەوەی گوت دەیگۆ گەنجێک هات بڵێ مامۆستاچی گوتی مامۆستا ئەمە مەجموعەتین بە تەمانی ئینقیلابەکی بکەین ئەو دەوڵەتە بەڕاستی دەوڵەتە عەلمانی و بێدین و کافر ئەمانەوەی بیڕوخینینەوە خزمەتی ئیسلام ناکە گوتیمش گوت مامۆستاکەش گوت وەڵامیش لەگەڵن گوتێن باش گوتی بەس زەحمەت نەبی تورکیا زان چەند محافەزەیە چەند ویلایەتە
گوتی نانزانین گوتی 81 محافظەیە 81 ویلایەتە 81 محافظم لۆ حاضر کە لۆی ئەگە ئینقلابن کرد هەمان ئەو گەندەڵ و بێدین و ئەلمانیانە دانەنین و هەندێک پیاوی موسڵمان دابنین پیاوی بەتەقوا بن هەموو عالیم بن لە خواترز بن دزی نەکەن 81 کەسم لۆ حاضر کە وهر محافظة كش ممكن دو قضاء سي قضاء هبي هر قضاء كش دبي قائم قامة شي هبي قوتم زحمة النبي نسكي 2000 قائم قام شم بيست أو 2000 كسر شملو حاضر كرك بي باوانش دابنيم لسر كرسي قائم قامتي وهر قائم قاميته كش لواني صار بينز ناحية هبي 3000 مدير ناحية شملو حاضر كلو عيني أما همانش تجاران دوباره نكينوا وتن مدرسة هنا لو ولاتي وتن زانكو هنا لو همو سر لو يبنى سروك زانكو لو أو هشتاك محافظة هريش بينشش زانكو اللي أوان شملو حاضر كا قلت ما مستعمل بخو 8 كسي 8 كس قلت براي برزم أنقول بتمانى ب8 كسان بس دولتي شي بروخينن كستان بديل نبي تيدقن لقصي من مقصد وسيا أواني زور تندن أواني زور عن حزل دين دارية أواني درين أنقول هسنينا أو صحوة إسلامية هيتينا كدي أو ما همش تكمان في ذكري زحمد نبي است أمن أو دولتي تسليمي تبكم تستهيا شيت هي دايبني أتود بتزماوري شيء إيمان داري لخواترس توبي كربي علمي شرعي خوين دبي أو ذا قبولي أو يبي خلق شيء مسلمان لسه سريع بيتحاكم وهذا زانن أو ترشي استدي بينن لقوتري كاتي كبرى شيء مسلماناتي حكميك هيش تشنوي بناوي إسلاماتي حكمي بك همو أو مدرسان إمام مستان نورسي رحمتي خوالي بي أو مدرسان شو روج ليل نهار درس خوين إيشكن أو هم إيفا أو هم مشتا لو خلشان بيجي عندي لو أو خلق سبينه دنگ بدا لو أو خلق سبينه مسلمان بمسلمان شو رازي بينك علماني شو بيني لاعبة شو توباني بيني بكسروا شغلاتي يعني جماعة الدانس والرقص حاشا بيني بكسروا شغلاتي ده بخلق كتابي الأخواري كوات خش يستانوا برزانهم همش تك اللي تدس بيكا لو أسرة وعائلة خود داخل بزانين شيت حاضر كده لماره لو أويس بين لنا أو عائلة كسك بقيادة أو خلقان بك قيادة مسلمانان بك لزماني پیغمبر داود پیش پیغمبر داود السلام خواه لسربي بتنشتشي خواه جورا ديني خواه هلستان دوا يكن رائد وقائد شي جوري وش حضرت طالوت پیدا بو عقلاء وجهاي همو كوكردنوا وهروها ترس لدليان دانبو او ذاتون برانبر جالوت راوستان وعلاجي اوانش هموي خواه جورا القرآن فرمي فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا ولكن قست قلوبهم وزين لهم الشيطان ما كانوا يعملون فرمي خواه جورا فرمي اگر كمن پیغمبرم ناردن كمن پیغمبرم لبو او قومانه ناردن كلا ديني خوان لا داوا بجي پیغمبرانه كربا بلا لابانو لخواي بتر سابانا خواي جورا فرمي اميش اوانم هلستانو بلام تيان كد اهمو پیغمبرشان لبو هاتن بنو اسرائيل كان دليان زياتر رقبو لگر هاتني پیغمبران هندك كسي سبحان الله هرتس هندي نصيحتي بكذا اللي راقتر دبي بنا بخواي جورا خواي جورا فرمي قست قلوبهم وزين لهم الشيطان اعمالهم شيطان اشتيلو رازان دوا نيو شوان لزياتي نستني لو يكردا فيسبوك ولو يكردا تيبدرن تويتر و تيك توك او نوع اشتاني لزياتي عبادتي او اشتاني له لزيدانان حتى واهلي هادليان او ندرقبو بونا دجمني يقدي بونا دجمني خواي جورا بونا دجمني پیغمبران سلامي خوان لسبي بنا بخواي جورا كواتا خوش يستانو برزانم هندك مقومات زور بكرتي بيتان دريم اگر خلقانك لواني بريما مستا او امن اصلاح عائلي خوم كرت توبشم كرت اولادي خوش منار دخويني علماش بيدابون ادي كو درقتي او دولة قورانا دين او اسلامك وهلاستي توا تماشي وعد كان اخواي قورك يا كم اخواي قور فرمي ان الله يدافع عن الذين امنوا خوا دفاعت يدك كسك خداي شي هبه منتي شي هي ومن يتوكل على الله فهو حسبه خوا بصا تخوا برسيارك هر يكل ايوه دعوت بكري لله سروشي دولتش بلين استاتو دتسيا تركيا سروشي دولتي اتوي دعوت كردي كاتو بزاني سروشي دولة شخصي خوي اتوي دعوت كرديا يعني معيتي وتلقلا او تلقلا خميستها لنا تركيا كاسوري وقري لو انا واقايلني بهندك مشكش دي بلا مرتاحي اديس تشبيه نبي والله المثل الاعلى اتو خوايك لقردابي كخدايس همو السروك وهمو دا صلاه كان دنيايا دنيا وآخرة هم ودستويا أتوك خواتها بيت جل جلاله خمستا كوات خوت إصلاحك وعلمش دوابك وأوسر كوتنا زور نزيك كتو تساور ريدكي دوام خواي يورا فرمي ثم ننجي رسولنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمن خوا فرمي جل جلاله حق لسر من كردومة قرز لسر خو مسلمان رزقار إيمان دار رزقار كم نافر مسلمان فرمي إيمان دار
كتوبت كر هدي تقوى عبادة البرز بو جيشت درجة إيمان وإحسان أو ذا خداي جورا وعدت بيد دا وعدي سركوت نتبيد دا و هبوني بيغمبر صلى الله عليه وسلم خواهي جورا فرمي وما كان الله معذبهم وأنت فيهم ما دام محمد لنا صلى الله عليه وسلم تسبى وفاة كردي حديث كانوا لنا وبي تسبى زندش كبيغمبر صلى الله عليه وسلم خواهي جورا توشي عذابك ثناك هم مفع ببنوا وخواهي أو قرآن بيروزشتان هيك تواني قيادهم عالم بك إن هذا القرآن يهدي للتي هي أقوم وصدق كردن ودعاء كردن وأمر بتاكا نهي لخرابة قد خواهي جورا نخيزانش ليك هروشيني توا نملتش ليك هروشيني توا نديني هيت كسيشي دبا حتى إنسانا كبن أمر بتاكا بكن نهي لخرابة بكن وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون وخواهي جورا لكوتاي خواهي جورا فرمي وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا أجر خوتان لظالمان دور نكنوا أجر أوي قوتم لتوبة وعبادة عبادة إخوائي جورنا كان أو إخوائي رب العالمين عقوبتان ددا وكاتت شدانا ولا بو هلاتي همو ملة كان كوات لكو تايدا برزان وخوشيستان توكو سركردايتي مسلمانان لهمو دنياي دبي لاب كانوا يعني أوريب دنوا لعلماء تساق لقريان دابلي شنو برسيان بيبكن باش إصلاحي خويان وهروها إعدادي نفسي مانها بهممان شيء لأيوا تسوت الرياضي بس لو جسمي بقوت بي لو اگر خواي جور روجك داهات لسري واجب كل بتستغزا لبينا خواي تسوت الرياضي كرديا شيء لأيوا فكري لو كردي تو روجانا دخيلتش هبي لماري عندك باري دابني لو او روجي كوا مسلمانان بيوستيان بباري توا خلق باري خركتو له تعزيي باري خركتو له نخوشي باري خركتو له عرض وعقار كريني اتو دبي دخيلك هبي لجياني خود او دخيله قد 250 يكش بلا حفتي زارج 250 اللي زياده نيدي من دالي خود لنا يداني لو روجتي كاسلام بيستي بو باريبي يعني تشاتو بيست بين خدمتي او ديني بكي لو روجي محتاج باريبي او بارد خاص بي لبو اوي كابراك 15 ساله باري لسريك دانا بو هتا تبو عمري 15 سالان هاد ولكن قبري بيغمبري دغري صلى الله عليه وسلم بقري او خلق دان كرات لو دغري دي قلت امن 15 ساله دخيله كم قرتيا ناوي محمدي كوري عبد الله كوري عبد المطلب يجبو دايقو مرقم بو بسري لبيغمبري دم صلى الله عليه وسلم لبن قبري بيغمبري هالناس صلى الله عليه وسلم شرطه دانقو كاك زايزني لير دايقو كاك قوم اللي نابارمو امن هاتي مالير 15 سالي ركع امن باريخ ركمو حتى هاتي ما جيشتي ما خدمت بيغمبري صلى الله عليه وسلم هاريك اللي ايما اقو هدفت لجاني خدانا نابي دخيله شداني وكو بارو مال وكو جسم طاقت مستعد بي لبو روجك اقديني خواي بيستي بتوبي اتو اكوي الزمني منافقا بنا بخواي جورا بنص حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر فرمي صلى الله عليه وسلم من مات هركسك بمري ولم يغزو غزاينا كلبي ولم يحدث نفسه بالغزو ونية شي نبي وبهز اما ذكاري شي نفسيا نجسديا نماليا لخويل حاضر نكلبي مات على شعبة من النفاق لسنيوي منافقات يمري اي ادي باشا برسيارك امن اوام نكرديا اجا كردم هيج جهادشم نكر هيج غزاشم نكر كرنتسو ما حد عمره نكر او بارش ماو امن ماموا بيغمر فرمي صلى الله عليه وسلم هركسي شي نيتي هبي خدمتي او ديني بك جهد بك لبينا خوي غزاي بك جهاد بك دعوي بك اجر لسرجي جاي خوي بمري بشهيد حسابه لكن خوي جوره ولو مات على فراشه هركسك بدلوا يدرون دعايك قبل خوي الشهيدين بقسمتك بدل وبري اگر بمري لسر فراشي خوي لسر دوشتي خوي بمري لمالي خوي بيغمبر فرمي صلى الله عليه وسلم او انسانا لديواني خوي جورا لميدان قيامته لقر شهيدان حسابه سبحان الله ليس لفي صالح فرمن قد يكون نية الرجل خير من عمله زورزع نيتي انساني لعمل انساني قورترا لو امن است عملكم هيك اتم خير شكم ممكن لنا وخير كدنا كي من دق نيتي من حظي نفس شمبيدابي ممكن الرياء تقدابي بلام اجنيتم هبي بكم بس بارم نبي لكن خواي جور نيتكم لون وسلا نيه هيت ريايتي داني سبحان الله كوات الزور زار نيتي انساني قلق باش ترى لعمل انسان كوات خوش انسان وبرزانم عبد الله يكري امامي احمد يكري احمد بن حنبل رضا رحمة إخواني بفرمي بابا نصيحتكم لي بكتشون كإمام أحمد علماء فرمون هزار حديثي لبربو يعني 1 مليون حديثي لبربو يكسناتي تسر أو عرضي هندي إمامي أحمد حديثي بيغمبر لبربو صلى الله عليه وسلم إمامي أهل السنة باتفاق هم علماء إمامي هم علماء الحديث فرمي بابا يك نصيحة لي بك لو دنياي
زياترنا فرمي إنما أعظك بواحدة يا كلمة في ظلم دائما نيتد لسر خيري بي دائما نيتد لسر ساكي بي فضيل كري عياض قوري تابعيان أفرمي سلفي صالح يعني أصحاب كان لبر أوي زور قورة نبون لكن خواي قورة زور نيجان كلبي زور روجان كلبي لبر دوش تا زور قورة بلكن خواي قورة يقدل يان سلامت بو لحسادت لحقد لقماني خراب لرق ليبونوا لا تماشا كردني خلشي بتساوي قسكو لتكبروا لو أنا دليان سلامت بو يك دوهم خوان لشتي خلشي هرنا قلطان يعني ناتنا ناو مشكلة خلشي شكا بيغمبر صلى الله عليه وسلم من حسن إسلام المرء تركه ما لا يعني بتايبتي خشكاني برز أري ود بسندي كري أري ود كنجي كري أري ود لوتس كري أري أو خاني ولوس دروس كري أري أو جنا ولوتسينا أري ولوس بردا كرة تشيش بيدا خشكم تعلاقة بيدا هي ذا بياوش هي عيني أو صفتي هي تداخلي حمو إشي خلشيكا أو دو صفتان نتان قد لبيرنته و شعارك ما نبي لجياني خو عودة ودعوة قرانوا وبانقواز شو كإسلامي كم زاد بيتي بقي دعاء لسر خو تطبيق بكي دعاء بانقوازي لو كلنا خلش يا ربي خويا لو خاطري ناود جوانا كانت صفات برزة كانت لت أبارنو يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين ببيع عذابي بهشتي فردوسي أعلاما بقسمت بكي شون لي ركود كردينة ولا فردوسي أعلى لجير سيبري دار كان لليواري الربار كان كوما مكيتوا يا ربي خويا ببينا أداتي قدري تو بوسر خصني أو ديني بخاطري عظمته قوري خود يا ربي خويا حفظي أو كتابة ما بقسمت ببي وبتواني عمل بكتابي توكن يا رب العالمين يا ربي خويا أولاد كان ما صالح بكي وسلامت بكي ومحفوظ يان بكي لفتني ظاهر وباطن يا ربي خداي هم لا يكمان موفق بكي لما تحبه وترضاه يا ربي خدا أو شوينك ليك وبني توا أو برابر رزق خوشويستاني إيمان دعوة كلو إيوان دعوة كدوا خدا دعوتي عن كي لفردوسي أعلى يا رب العالمين بسر برزي دنيا وقيامة بجين هم لا يكمان وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.